بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك الرحمة إنك أنت الوهاب آمين خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئێوارانێکی دیکەی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە بۆ هیوای ئینشاءڵڵا بەرنامەکە سوودی بۆ ئێوە هەبێ لە بەرنامەی ڕابردووە پندێکی کوردیم باس کرد ئەویشەوە بوو کە ئەو بڕێ لە ڕۆخانە خۆی نابێ بە بێگانە ئەوش بریتە لەوەی کە ڕۆخانە بریتە لەو ڕووبارە یاخود لەو چەمەی کە ئاوی لێ نابڕێ تەنانەت دەگەر لە ڕۆخانەش ئاو ببڕێ خۆی نابێ بە بەگانە واتە خۆی یاخود بە بڵێن ئەو کەسە ئەو خزمەی کە هەتا ئەو کەسە نزیکانی کە هاتن نابن بە بێگانە با لەحزەیەکیش با کاتێکیش لێک عاجز بمنون و هەروەها بە جۆرە لە جۆرەکان لێک بتۆرێ خۆشەویستانم ئەم ئێوارەیە ئێمە لە کۆڵکردنی حەمەی کەرەمین هیوادارم بەرنامەی ئەمڕۆمان بەرنامەیەک بێک بە دڵ ئێوە خۆشەویست بێ کۆڵکردنیش دەیەکی جوانە کەوتۆتە خۆرئاوای شارۆچکەی خورماڵ لە جەیەکی جوان هەڵکەوتووە دەور و بەرەکەی هەمووی سەوزایە و گوندێکی گەشتیاریە تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا چێژ لە بەرنامەکە ببینن و هەروەها سوپاسیش بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەر و پشتیوانی بەرنامەکەی کردی فەرموو ڕاپێکەوە لە کوردی ناڵە خۆشەویستەکان ئێوە خەڵکی کوڵکردنی فەقێکەرە من زۆر باشە دەست خۆش بازم تۆ ناو چییە؟ کیژێ چۆنیت؟ باشی تۆ پێم بڵە چێت خۆشەوێ؟ خوای گیان دواکەم نەسڵاوی سەلەم دواکە دایکم دواکە لەگەڵ باوکمە دواکە هەموو کەسێک دوایی هەموو کەسێ ینی هەموو خەڵکی تۆ حەقی ماچێکە هەیە ئافرین ئەی تۆ ناو چییە؟ مینە مینا گیان چۆنیت؟ ڕاست ئەو قژە جوانانت نایی بە من؟ نا بیگۆڕینەوە لەگەڵەوەی منە؟ باشە باشە تۆ ئاقڵ جان ناو چییە؟ هەستی هەستی خان لە مەکتەبی؟ لە پۆلی چەندی تۆ وەرە پێشەوە ئەخر با دیاربی لە کامێرەکە لە پۆلی چەندی؟ چوار تۆ پێم بڵێ زیرەکیت؟ بەڵێ باشە حەزت لە چ دەرسێکە؟ وەرزش ئافرین بۆ تۆ ناوت چی ئاقڵ جان؟ هێلی هێلین خان تۆ لێو وشک بۆ بە ڕۆژویت؟ ئافرین بۆ تۆ ئەی تۆ چۆنە ئاوا جوان خۆ گۆڕیوە؟ بە بۆنەی چیەوە خۆ گۆڕیوە؟ بەبوونی ئێوە ئافرین سوپاس دەکەین ینی بە بۆنەی ئەوە کە ئێمە هاتوین بە گوندەکەتە زۆر باشە ئێمە سوپاسان دەکەین تۆ پێم بڵێت تۆ لە چەندی؟ پێنج پۆلی پێنج تۆ تەلەبێکی زیرێکی؟ حەزت لە چ وانەیەکە؟ عەرەبی ئەی تۆ پێت خۆشە کە ڕەمەزان هاتووە؟ بەڵێ ڕەمەزان خۆشەوێ؟ زۆر باشە ئافرین تۆ کچێکی زۆر زۆر عاقڵی ئەتەوە شتێکمان پێشکەشکەی؟ باشە تۆ ناو چییە؟ ئانیا جان چۆنیت؟ باش تۆ کچێکی زۆر ڕووخۆشی ئافرین بۆ تۆ خەڵک وات پێڵە دایک و باوکت وات پێڵێن؟ بەڵێ هاوڕەکانت پێ دەڵێن تۆ ڕووخۆشی؟ بەڵێ ئافرین بۆ تۆ چاوێکی تایبەتیشت هەیە هەنجوونیە ئافرین بۆ تۆ لە چەندی؟ شەش لە شەشی ئافرین بۆ تۆ پێچێ زیرەک بی وایە؟ چۆنم زانی؟ زۆر باشە ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ ڕۆژوە بینت هەیە؟ باشی؟ ئافرینی بە ڕۆژویت؟ بە ڕۆژوونی؟ باشە ئەزانی چی من ئەوانەشم خۆشەوێ کە بە ڕۆژوونین ناڵێن بە ڕۆژووی ئەمە ئەڵێ نا بە ڕۆژوونین چکە ڕازگۆن ئەمانەش حەقی ئەوانەیە کە دەستخۆشیان لێ بکەیت بەس تۆ بەرنامەت هەیە ساڵێکی تر بە ڕۆژووی؟ ئافرین بۆ تۆ زۆر باشە تۆ ناو چییە؟ هەیمە هێمە؟ هەیمە خوشکن؟ ناڵ ئەی ئەو دوانە خوشکن باشە جلەکەتان لە یەکە چێ ئەمە پێڵێن چی ئەمە؟ ئەوەی ساڵتە ئافرین ساڵتە ئەی چەفتە چییە چەفتە؟ ئافرین بۆ تۆ بە بۆنێ چیەوە خۆ گۆڕیوە؟
ئەوانەی ئەم بەرنامەیەوە ئافرین بۆ تۆ ئەتانزانی منیم بەڵێ من سوپاسانەکەم کاوە خۆتان گۆڕیوە و ئەم هاتنی منتان کردو بە بۆنەیەک زۆر سوپاسانەکەم تۆ لە چەندی دوو لە دویت تۆش زیرەکی وانە بەڵێ ئافرین بۆ تۆ حەز لە چوانەیەەکە هین کوردی خۆشە زۆر باشە ئەی تۆ ماشاءڵڵا کەڤی چۆنیت باشم باشی ئەم جلانە چێوەی کردی دایکم دایکت سەلیقەیەکی جوانی هەیە جوانی گونجانوە بەس نەچیتە ناو سەوزا جیاکە و نەبیت باشە باش تۆ لە چەندی چوار تۆ پێ خۆشە ڕەمەزاناتوە بەڵێ تۆ پارشەوان هەڵستیت پارشەوان گەر هەڵسی چیە خۆی برنج فاسۆلیا برنج و فاسۆلیا گۆشتیشی تیابێ خۆشەوەیە زۆر باشە ئەم کچە جوانە ناوی چییە هۆنیا چۆنی تۆ زوو هاتیتە سەر ڕێگامان هەر لە دەمێکە خۆ ئامادە کردوایە ئافرین زانیت ئێمەیین حەزەکەی لە تەلەڤیزۆن دەرچی هاوە تەلەڤیزۆنە ئافرین بۆ تۆ ئەی سڵاوێک لە بینەرانیش بکە لە بینەران چۆنن ئافرین بۆ تۆ زۆر باشە با بچمە لای کوڕەکانیش چۆنن باشی ناو چیە کاک هەستیار کاک هەستیار بەڵێ هەستیار یەکێک لە مانەکانی ئەوەیە کە شاعیرە بەڵێ وایە بەڵێ تۆ شیعر دەزانی ناوەڵە هیچ نازانی نا. هیچ شیعرێک ناوە لێ باشە ئەی تۆ پێم بڵێ لە مەکتەبی بەڵێ لە پۆلیسی شەش شەش بەڵێ تۆ لەگەڵ ڕەمەزانە بین چۆنە بەڵا باش یعنی بە ڕۆژوویت بەڵێ زۆر باش ڕۆژوو لێ خواردووە یەک ڕۆژ ئەوەشی چەڵا قەرە بوو کەرەوە باشە باشە تۆ زۆر باشە وتل لە مەکتەبە وەنیە لە پۆلی چەند شەش لەگەڵ خوێندنان بینت باشە بەڵێ زۆر باشە بابزانم ئەم پیاوە تۆ حەزێکە هەسەرە پێ تۆ چووکە شیک خۆ گۆڕیوە ئەتۆ بام بچمە لای کاکە ناو چییە ئامەد بەڵێ کاک ئامەد چۆنی خۆشوە تۆ زانی ئامەد شارێکە لە تورکیا ئافرین لە تورکیا نیە لە کوردستانی هین لە کوردستانی باکوور ئافرین باشە کاکە ئامەد چۆنە خۆ گۆڕیوە تۆش هەر بۆ بەرنامەکە بەڵێ باشە سوپاست دەکەین تۆ لە چەندی پێنج تۆ لەگەڵ ڕۆژوە بینت هەیە بەڵێ ینی بە ڕۆژویت تەواو بەڵێ باش پارشە و چی خواردووە وەڵا کولێرە و ماس کولێرە و ماست جگە لەو دوانە چیترە خۆی شلە و برنج شلە و برنج زۆر باشە لە شلای حەزت لە چییە بەس با کەس گوێ لێ وەڵا فاسۆلی فاسۆلیاکەیە ئەوە خۆیەتی ئەی تیای بێ هینی تیا بێ ئەو گۆشت بەڵێ باشە زۆر چاکە ئەی ڕۆژوو بە چی شکێنی وەڵا بە شەربەت و لوقمە قازی ڕاست چەند لوقمە قازی خۆی وەڵا دوان یەک لەگەڵێک پەرداخ شەربەت ئیشت بەخێرە خەی ناکە دەست خۆش ئەم کاکەیە ئەدەی تۆش چۆنیت باشم ناو چییە سینا زۆر باشە سینا تۆ چۆن خۆ گۆڕیوە من بۆ تەسویرەکە خۆگۆڕی سوپاست دەکەین ئەی بەتەمانی هیچمان پێشکەشکەی وەڵا من قورئانە ئافرین چی سوورەتێکمان پێشکەشەکەی ئینا ئەنزەلناهو دەی باشە بس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أنجا باش إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ما ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر تو ناوتيا هومان باشا كاكا هومان قاتەکەی تۆ پێشمەرگانەیە وایە تۆ پاسکی لێ هەیە نەوەڵا نیتە تۆ پێم بڵێ ڕۆژانە چیەکەی چی ئیشەکەکەی وەڵایشم نی ئەی مەکتەب ئاهمە لە پۆلی چەندی سێ زۆر باشە ئەی تۆ حەزت لە ڕەمەزانە ئێوارانە چی بۆ مزگەوت وەڵا لە ماڵەوە نوێژەکە لە ماڵەوە نوێژەکەی باشە چۆنە ناچی بۆ مزگەوت نازانم زۆر باش ئەم دوو پیاوە باشە سەلام عەلەیکوم نزار کاک نزار بەڵێ وەزنت چۆنە باش تۆ لە لادێیت و شاریانە خۆ گۆڕیوە وایە وەڵای خۆم لە شارم مادم بە لادێ کەواتە چاکەم زانی وایە لەکوێ ژیت وەڵا لە سیروان لە سیروان سیروان خۆشە
ئەی پندەکەی ئەڵێ سیروان لێشن نێم هەرم بەی یعنی چی؟ باوێ نازانم. ینی تۆ لە بەردەمی دەریاچەی سیروانی چۆن نازانی؟ باشە تۆ پێم بڵێ بزانم لە چەنی تۆ؟ وڵاتا من پێنج. لە پێنج باشە ئەی چۆنە هاتووی بۆ کۆڵکردنی؟ وڵا لەبەرم خزمانە مادم. ئافرین بۆ تۆ زۆر باشە تۆ هیچ شتێکن نییە پێشکەشمانیکەی؟ خوا نازانم. باشە کاکە تۆ چۆنیت؟ باشە باشی خۆش بێ. تۆ ناو چییە؟ نام ئارشە. ئارش ئەو ناوە ناوێژی فارسیە وایە؟ ئارە بەڵێ. باشە تۆ پێم بڵێ بزانم تۆ لە مەکتەبی؟ ئاروەڵا لە چەندی؟ وەڵا چوار. تۆ حەزت لە مەکتەبە؟ ئاروەڵا. باشە ئەگی لە لادەیە هیچ ئیشێک ناکەی؟ وەڵا حەر بۆ خۆمە سوڕێم و. ئاوا مانگاتان نییە بچی بینی تۆ؟ ناوەڵا هەتا وار هەر پارە خۆم و ئەترا سوڕێم و ئەم شانەکەم شانی شەڕم بۆ ساحە. جا تۆ لەو باوەڕێە ئەمە ئیشێکی باش بێت تۆی؟ وەڵایشێکی باش نییە بەس تر حەزمالی. تۆ بۆچی ئەسوڕێیتەوە پارە خۆیت؟ وەڵای چی بکەم ئەتر شەوانە ڕم بۆ دەرەوە زۆر تقریبان 20 کەسێک کۆوێت و دوو گۆڵێک. باشە تۆ پێم بڵێ پرس بە دایک و باوکتەکەی کە ڕوویت؟ ئاروەڵا. دڵنیابم؟ ئاروەڵا. تەمان دوای جوان لێیە؟ ئاروەڵا پرسی شەکەم. باشە ئەگەر پیان وتی کە یاریەکە تەواو بوو دوای سەعاتێکی تر وەرەوە یەکسەرێ ئەڕوویتەوە؟ یەکسەر ڕوونە لەبەر گڵۆپە کوژین نەشەوە. گوڵۆپە کوژێنەوە. تۆ لە تاریشە ترسی؟ وەڵا تۆزێک. تۆزێک ئافرین ڕازوە ئەگەر بە تاریشی بنێرن بۆ لە ماڵەوە بڵێن بڕۆ بۆ دوکان فڵان شتمان وە بێنە هیت؟ وەڵا گڵۆپم پێ ڕۆم لە هیناتم. باشە لە تاریشە لە چیە ترسی لەوەی سەگێک بێتە چی؟ وەڵا چی بکەم هەر یا هەر بە خۆی ترسناکە کاکە هەرتە خۆی ترسناکە خۆ مەوزوعەکە ئەوە نیە هەر ڕاکەم شتێکم لێتی. شتێکت لێت؟ ئاروەڵا. دەست خۆش سپاسان دەکەم. کاک شێخ کەریم سەلام عەلیکم. عەلەیکە سەلام و سەرچاوم یاخوا بەخێر بێ وەبانی چاو. کاک شێخ با سەرەتا بپرسم بزانم لەگەڵ ڕۆژوا چۆنی؟ وەڵا لە خوای گەورە بەزیاوێت عیبم نییە باش. باشە کاک شێخ لەبیرت بێ لە چەند ساڵی ڕۆژت گرتووە؟ وەڵاهی وا ئەزانم لە دوای 500ەوە دەستم پێ کردووە جاری وا بە کەوتە سەهاوین وەڵاهی خۆ ئاگای لێ پاچە خۆڵەم کردووە چلەی تەمووز بۆ ڕۆژوو. هەتا بۆ نمونە کاک حەسەنی ئەیسە بانگ بکەیت هەباشەم کردووە چلەی هاوین لامۆنە هاوتی باوکە ڕۆ یعنی بە حسابی خۆی ئەوە خۆی ئەیگەڕاوە بۆم وە ڕۆژگە و خۆی وەتەنیا هەباشەوەکە خۆی لە هین کردم ڕۆیش دوای هاتوە قسەی بۆ کردمە وەڵا زۆر ئاساییەوە لابووم. بیسم وتیان فەلاحێکی زۆر چاکە بزانم فەلاحەتی لەم دەشتی شارە زورەیە چیت کردووە فەلاحی چی بووی؟ فەلاحی منتیقەی شارە زوری ئەمە کاتی خۆی پەموو بوو بستە بوو دوای ئەوە مەرەزە بوو تووتن بوو ئەمانە بوو بەڵام ئیسا ئەوانە نەماوە نەوەڵا ئیسا حیج یا بامێ تەماتێ شتێک کابرا بۆ خۆی کەوتەوە حیج ئیسا ئەو فەلاحەتەیە وەختە نەماوە. باشە بۆ زرعات ئێوە جگە لە ئەوەی کە پێڵێک گەنم و جۆ چیترتان کردووە زرعات مەبەستم ئەوەیە کە پەیوەندی بە ئاوەوە هەیە بۆ ئیسا لە ڕابوورا پەموو بستە مەرەزە ئیتر ئەو شتانە بۆیسان ئەو شتانەمان کردێ. وەکوم بزانم بستە زۆر قەدیم نییە ئەوە لە دوای 2000ەکانەوە بەڵێ ئەدەوەڵا. باشە ئەی وەچی تر خیار و تەماتۆ ئەم شتان شوان کردووە بەس ئەوانەیش بە گوێرەی عەرز و شت عەرزمان چەندێک بووە مقدارێکماندانیا بۆ و تەماتە و شتانە. کوڵکردنی با بزانم هەر ئاوی خۆی هەیە یاخود هەمووی ئەو سەرچاوەیە کە لە زەڵم و خوڕماڵەوەیە هەر ئەو سەرچاوی لە خوڕماڵۆ تێ ئەو ئاوەی لە خوڕماڵۆ تێ تقریبەن 4-5 دەی لە بەرایە ینی مەجموعی 300 فەلاحی لە بەرایە یعنی دوو سەر ئاویشە ئەو پەڕی دوو سەر ئاوە بەخوا بەشی فەلاحەکان نان لەو 300 فەلاحە دابەش بۆ بەسەر ئەو گوندانەیە وانە ئەوەی کە دەلێنەکەی لەسەر ئەوەی کە جۆگەکەی لەسەر تێبەڵە جۆ بەڵێ ئەدەوەڵا. ئەی با بزانم وەختی خۆی لە ڕابردووە ئەو کاتە کە تراکتۆر نەبوو بۆ چێڵات باشە ئەو کاتە چۆن ئەم دەشتتانە چێڵات دەشتێکی گەورەی وەکو شارە زور ئاخر ئاسان نییە وەڵی ئەزانێکی کۆمەڵە شتەیە خوا یارمەتی دەدا ئینا بۆ جوو تێگا و زەلامێک ئەو دەشتە نەوەکێڵە دیە
یعنی هەر شتێکی ئاوەهایی بووە ئینا بەخوا من خۆم جووتم کردەوە گا ڕۆژانە تەنەکەیە گەنم یەک تەنەکە گەنم تۆ بووە بردمەوە شانمانە ئەو تەنەکە گەنمە پێکێڵا ئەوگانە یەک جێگەی یەک تەنەکە گەنمیانی شارە زوور دەغڵودانی حەزی زۆر لە ئاوە یاخود حەزی لە ساڵی وشکە وڵی بە شوێن کەوتوی سام شوێنی ئەمە باشترێکە بۆ ئاو تەحملە کاتۆزێک بەڵام شوێنی وامانەیە نابخوا تەحمل ناکە باشە ئەگەر تەحمل نەکە ئێوە ئاوی ئەوە هەیە ئەو جوگەی ئەوەندە ئاوی پایەت کە ئاوی بن نەوەڵا بەش ناکاتە بیرمان لێداوە ئەرێ وڵا بەبیرە دێکە ئەو جوگەیە دروست کراوە ئەم جۆی تێبڵە تۆ یەکەم جاری نە بەڵا ئەم جارێکە کۆنکرێتکریا لەم ساڵان نابوو ئەوەی کە وەختی خۆی کە بە خۆڵ هاتووە کۆن وڵاتێ نەبەخواوە لە فکری منانیە لە جەماعەتی بەکان کردیانە لە خورماڵەوە هەڵیان گرتە و جۆگا هاوردیانە لە شەکرالیەوە دەرچوون تۆ بەس فەلاحەتەکەی ئەرێ وڵا باشە جاران ئەم دەشتە باخ و باغداری ئەوە نەتیان نەبوو ئێستا وردە وردە باخیشان لێ ناشت زانی قەسەم بەخوا نەمانەزانی دانیشتین هەتا پاییز توربان لە دزاوەرە بۆ نەمانەزانی خۆمان تۆزێ بۆشێنین ئەما ئیسا هەناری ئەمە لە شوێنەکانی تر باشترێکە ئەرێ وڵا دەخوای گەورەمە فەختانکە کاک شێخجان سپاس دەکەین مەمنونین سپاس دەکەین سەرچاوەکارم سەرچاو مەمنون سپاس کاک عوسمان جەنابەت هەر خەڵکی کوڵکردنیوە نیە گیان بەڵێ چەند کوڵکردیمان هەیە سێ کوڵکنی ناوەکانیان بە زەحمەت کوڵکنی فەقێکەرەم ئەمە کوڵکنی فەقێکەرەمە کوڵکنی حاجی محەممەد کوڵکنی اسماعیلی خەسرەوە باشە ئەو کوڵکنیانە هەمویان خزمی یەکترین یاخود جیاواز هەمومان کە سوکاری یەکی هۆکاری چی بۆ بۆ چوونی تۆ کە ئاوا کوڵکنیەکان لێک جابوونەوە ینی هەرێکان چوونە شوێنێک وەڵا ئەم کوڵکنیانە هەمویان زۆر بوون وردە وردە پەریان سندووە و بوون لە سێدێ جەنابەت ئێستا لە فەقێکەرێم دانی گیان بەڵێ ئێوە یەک سەرچاوی ئاوتان هەیە سەرچاوی ئاوەکەمان ئەم کانیەیە ئینی 35 ماڵین لەم کانی سوود وەرەگرین ئەوەی کە لە ماڵەکان ئەمێنێتەوە ئاوەکەی بۆ منە بۆ ئێمە سێ فەلاعین کشتتوگاڵی لەبەراکەین لەم ئاوە کەواتە مادەم تۆ ئاوی ئەم کانێت هەیە لە جۆگەکە ناتوانانی ئاوبەری بابا ئەتوانم ئاوبەرم لەبەرەوە ئەم ئاوە کیفایەتی ئێمە نادات لە جۆگەی ڕیسی تێوەڵەجۆی پێڵێن لەوێچ ئاومان هەیە کانێکی ئاوە چەند دۆنم زەوی ئاوەیە ساڵان کیفایەتی ئێمە یەکرد مەرزشمان لەبەراکرد بەس ئەمە دووسێ ساڵە وشکە ساڵیە کیفایەتی زەرعاتیشمان ناکە کاک عوسمان ئەم ساڵ ڕەمەزان لە کاتی ئیشکردن هاتووە گیان بەڵێ گەرمەی ئیشاتوە ڕێگا لە ئیشکردن نەگرێ ڕەمەزان ئای تاوان ڕێگاگرێ چۆن ئەیکەواتە چۆن بۆی دواژ نەکەون خۆ ئەبێ ئیشەکە هەر بکەن ئەی چۆنیکەن وەڵی تر ئەی گونجێنین لە ڕەمەزانەکە ئیشەکەمان تاقیبیانیان لەچین تاکو سعات 9 دە ئیشەکەین جۆگەیەک بێ شەڵنانێک بێ هەشتێکمان بێ تا سعات 9 دە ئیشی تیاکەین لۆ 9 دە ڕۆنە ئیسراحەتەکەین هەتا مەغریب ئەم ئاوا ئێوە کوتت چەند ماڵ ئاوی لێخواتەوە کانی 35 ماڵە بەس ئیسا لەمایە حەڤە هەژدە ماڵی تایە هەژدە ماڵی تایە دیەکە ئەوی تری ڕۆشتۆ لە شارن ئەوەی کە لە حەڤە هەژدە ماڵەکە ئەمێنێتەوە دەرەچێ بۆ ئێمەیە بۆ سێ فەلاعین من و برایەکم و کاکێر شێکەیە ئەم ئاوەی هینی ئەم سێ ماڵەیە ئێستا من بینیم کۆمەڵە مەزاخی لەسرە ئەم مەزاخانە ئیشکە ئاوەکەی هێڵێتەوە وەڵا کەمێک ئەمێنێتەوە
لە شەوە ئەمێنێتەوە کە ئیتر خەڵک ئەخەوێت ئاوەکە بۆ ئێمە ئەمە لە خوارەوە نەتکردو بە ئەستێر چێک یا بە حوزێک شتێک نەوەڵان نەمان کردو بە هیچ شتێک ینی ئاوەکە لە ئێوەش تەجاوزەکە ڕوە نە دەرناچێت لە ئێمە لەبەرەوەی بەس کیفایەتی ئێمەدا هەموو ماڵێک بە مزەخە لێرەوە بردوێتی ماڵی خۆی ئەتوانین تەماشێکی هەموو ماڵێ مزەخی تێکردو ماڵی وایە دوو مزەخی تێکردو تۆ چی و کردو ئەم ساڵ زراعەت چیت کردو وەڵا نەختی خەیارم کردو نەختی تەماتەم کردو هەروە ئیتر خەریکی باخین باخمان کردو و خەریکی ئەمانین تۆزە گوازم دوورکەوتیتەوە لە ماڵەکان هۆکارەکە چی من لەسەر جادەکەم بە حکمی ئەوەی لە لای برجەکە لە عەرزی خۆمایە حرەسی برجەکەیشم ماڵەکەم هەر لەوێایە بەشکە جوانە کە چۆتە سەرەوە کاکە لەتیف سەلام عەلیکم عەلیکم السلام ورحمة الله ڕەمەزانە لێ پیرۆز بێ با بزانم لەگەڵ ڕەمەزانە حاڵت چۆنە پیرۆز بێ لە خۆشتان پێشەکی بەخێر بەسەر سەر و سەر چاومان یاخوا بەخێر بێن الحەمدولیلا لەخوای گەورە بەزیای بێت زۆر باشین باشین بە چ مانایەک وەڵا باشین طبعا ڕەمەزان مانگی ڕەمەزان ڕەحمەتە کە فەرمی ڕەحمەت للعالەمین ئەبێ ئەو ڕەحمەتەی کە باسەکرێت طبعا دڵ و دەروونمان ئاسوودەیەکە ئینشاءالله با بزانم تۆ لە ئەم گوندەی خۆتانە مەشغوڵی چی وەڵا مەشغوڵی فەلاحەتین بەعام بەس بە تایبەتیش باغداری باغداری پێم خۆشە بزانم چ درەختێک بۆ ئەم زەویانە ئێوە باشە یاخود تۆ چ درەختێکت هەیە چ درەختێکت زۆر پێخۆشە بەعام شارەزور هەموو درەختێکی تیا بێت بەعام بەس جگە لە داری وەکو پرتەقاڵ و شو بۆ کاتی زۆخمەوە نابێت بەس بە تایبەتی لە منتیقەی ئێمە هەنارە چ جۆرە هەنارێک باشە بۆ ئێرە وەڵا تەمەن ئامی شارەزور ئامی هەورامان و هەڵەبجە شارەزور هەناری ساڵەخانیە ئێستا شەناری ئەمریکی هەیەوە تەمەن ئێستا فەلا زۆر پەریدا پێی بە ئەناریێنم ئەمریکی جگە لە باغداری فەلاحەتەکەی وەڵاهی بەس گەنم و جۆکەم گەنم و جۆ ئەوانە ئێنا نەوەڵاوازمان لە فەلاحەتی تەرەکەڵێنەوە وەکو خۆم بەس جوتیارەکانی ترمان بەردەوا من ئەیکەن تاڕەکەڵ چییە ینی ساخ نابێتەوە عەزێتی زۆرە ئاوی زۆرەوێت چی وەڵاهی یەکەم ئاوی زۆر ئەوانەیە ئێمە لەخوا بەزیایە بەڵێ وشە ساڵیە و ئەمانەیە بەس لە کاتی بەروبوومان کە پێگات تەمە ساغبوونەکەی زۆر زەحمەت دەری نایە زۆر چاکە با بزانم تۆ مادام دار و درەختە نێژی باخ و باختاریت هەیە با بزانم لە موتوربەیە چۆنی لە پەیوەندکردنا چۆنی لەخوا بەزیاوی چ پەیوەندێک زۆر پێخۆشە چی جێکی من ئێستا بە زۆری هەموو پەیوەنەکان وەکو پەیوەن ئەیکەم وەکوم پەیوەنەکان بەس بە زۆری خۆم داواتە تو جۆرەکانی تو بۆەوەی کە لەناو باخەکانە هەیە بەردەوام منیش پەیوەنیانەکەم و فی سەبیلیلایان بەخشم و بۆ خێری باو با پیرەمە لە باخ ئێوە دەورەکەیەکەن بە چی ینی باخ چکە ئەم دەشتە پێچ هەندێک گەرم بێ گڕێ هەبێ هینی هەبێ بۆی بپارێزن چی لەکەن لە دەوری باخ گڕێی شارەزوو ناتوانانی بە هیچ شوێ بیکەیت ناتوانانی هەر ئەو هەنارەکەوە یەکەم گۆل و دووەم گۆلمان لە ڕووی خۆری ئێواران و دایمە زەعیفە درەنگ پێەکە وشکە بەس ئێتر دوای ئەوە لەخوا بەزیای باشە ئەمجا باشترین شتیشەوەیە کە دەرمانی سەوزیبڕ نەدەی لە باخ بەدا گیای هاوینە بەهارەنە هاوینە ئەوە زۆر ئیسفادەی هەیە و باخەکان لەبەرەوەی فێنکەرەوەیکی باشە بۆ باخەکان بەست دوێ بە تایبەتی باخە هەنار کە ژێرەوەی دایمە شێدارە هەمیشە جاشی لێ ئەڕێ ئەو جایە بۆ سوودی بەهارە سەوزیبری لێ بدە پێشەوەی هەنار گڵای سوورکە سەوزیبری لێدە بەس کە هاوین هات و گیای هاوینە سەوز بوو تۆ دەرمان بەکار مێنە لەبەرەوەی ئەبێتە فێنکەرەوەیەک بۆ دارەکە بۆ بەرەکەی هەناری سەرپەل باشە یای بنپەل تەبەن بنپەل سەرپەل یا پێ ناگایە بێ باران خەسارێکە پندێکی کوردی هەیە بزانم تۆ چۆن دیێگە دەیتەوە ئەڵێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە وەڵاهی ئەوە مەگەر وای نازانم زۆر ئاشکرایە تۆ بەس بە تەرکیز گوێ لێ بگرێ بەهلولی بەغدایە ڕەزا بوو بەکایە کاشیان نەدایە نازانم لە مەسلەی پند و ئەوانە زۆر بەخوا مێشکم تایمەنی ناکە وەری ناگری ئێرە ماڵی خۆتانە یاری ماڵی باوکتە ماڵی باوکتە ئەم درەختێک ئێستا لە دوای تۆ هەیە داری تۆ وەنیە توی بێناوکە
توی بێناوکە توی بێناوکە توی جوێرێکە لە تۆ باشەکانی ئەم منتەقەیەمە باشە جۆرە ڕۆکێک یاخە جۆرە لاولاوێکی پێ هەڵگەڕاوە ئەم جۆرە دارەکە پێ هەڵگەراوە وەکو تەمەەن پێڵن نامەخوا گوڵەت چی پێڵم چنگە پشی لێ نازانم خواشتێکی وە دیمەنێکی جوانە بۆ دارەکە پیاکە دیمەنێکی جوان پیاکە شتێکی جوانە شتێکی جا بەس لە حال لە فڵان لەگەڵ ئەوەشاکە جوانە خراپە بۆ دارەکە ئەمە تا کوێ ڕۆ تا سەرەوە تا وازی لێ بێنە خزمەتی کە تا سەپۆی لە لەخەکانە ئەرەوە ئێستا ئەمە چەند ساڵەها تا کوێچووە ئێستا ئەوەی تر وردە دەدات لەقەکانی سەروش ئێمە زستان سەرماڵی نەتەکانەوە هینی نەکرد وشکی نەکرد ئەمە سەرماز ئەمە تاسیری تێناکە زۆر ئەم دارە زۆر سەختە تاسیری تێناکە بەڵام مۆزام ئاوی زۆرە بێ ئەیتەبان هەموو دارە ئاوی زۆری هەموو دارێکی بەڵێن چا داری دەیم هەیە و بەراوی دارە دەیمەکان تاوان وشکا بنوکو بەڕووها و دارانی تا بە شاخ و قەزوان شتانە بەس دارەکانی خۆمان هەچی لە شارە زۆرە هەبێت پێویستی بەهاوە بە بزانم لە ئیشوکاری خۆت و لە ژیانی خۆت ڕازی الحەمدولله کوڵکردنی بەجێ نایڵی شوێنەکەم لەخوا بە زیاد شوێنێکی خۆشمانەیە ئیتر مەگەر تەلەبە قوتابی کارێکمان پێ بکە ڕاومان نیە تێگەی چونکە سات بۆ نمونە ئێستا قوتابخانەکەمان تا شەشی پیدایی دیایە ئەبێت تۆ لێرەوە تەلەبە بۆ کوێنێری دوایە دەرچووی سەرەوە من دوای ناوەندی خورماڵەوە دوور نییە تاتە ڕەفیقی بێت تەلەبەکانمان باشە بەس کە ڕەفیقیان نەما کاتە چی بکەن سوپاس دەکەین کاک لەتیف ئێستا گەر ئێمە لەلای ئێمە ئازاد بووی تەواو بووی ئەچی بۆ کوێ وڵا ئێستا حالێ نێبڕمە سەر ئاوی گەنم چونکە ئێستا ئاوی گەنمە دەین باشە گەنم ئێستا ئەوەنە زوو نییە بەوەی کە ئاوی بەن ژێرەوەی شەی نەماوە تەڕ نەماوە قوربان ئەم ساڵ ئەو ماشەڵاو بە فرە باری کەوتمانن شکە ساڵی نەجاتمان بوو بەس سبحان الله پاییز چۆنە ئێستا ژێر زەویمان هەروایە چونکە ئەر سێراو نەبووە چەندێ باران باری ئەر سێراو نەبووە ئێستا ئەوە تقریبان 12 ڕۆژە باران نەباریە گەرم خەریکە وشکە بێت یانەکە فریای نەکەویت و بارانەکە نەبێت ئیشەڵا ئەبێت تحمل ناکە گەرم ئەوت بە ئاسانی دەسەکەی نەباخوا زۆر بە ناڕەحەت بە چەند ڕۆژ نۆرەیەکت بەرەکە کەمان تقریبا 300 فەلاعی لە بەرایە ئەم 300 فەلاحە هەفتەی 1 سعات ئەو ئاوجۆمانی هەر فەلاع 1 سعات ئەوجۆی هەیە ئیتر ئەبێ ئەو سعاتەش ئەبێ نیوەی بیدێر و نیوەی نەیدێرە سعاتیش پێ ناکە ئیتر مەجبورین تا ئەوەنە ئەشتر دنیا زۆر گەرمی نەکردە چۆن بێت ڕایەکەنە برین گەنمەکە تەحاملی زیاترکە ئیشەڵات خوای گەورەش ڕەحمەتی بۆ نارێر ئەنێرێ و نەجاتمانەوێ لە ئاو دێران کاکە ببوورە تاخیرشمان کردێک کاک لەتیف جان چاوەکەم بەخۆرمان سپاس دەکەم ناوت چییە؟ نما ناوەکە زۆر خۆشە ئازانی ئەوە چێ ناوی نای؟ چێ تۆی ناوە نما؟ باوکت؟ باوکت ناوی چییە؟ ناوی ئارامە؟ نما حەز دەکەی بەرنامە پێشکەشکەی وەکو من؟ باشە ئەگەر مایکەکەت دەمێ بەرنامە پێشکەشەکەی؟ دەها بۆ تۆ پێشکەشیکە دەی دەبزانم چی بە بینەرانەڵی ئاوا بیگرە دەی؟ ئەی تۆ چێ قژی بڕیویت؟ چێ قژی بۆ بدڕیت؟ دایکت؟ چۆن بڕی بە مەقەست؟ ئەی گریایت؟ فەرین کوڕە ئەی تۆ پێم بڵێ ئەو جلە جوانانە چێ بۆی کردی؟ دادە ئەمەل دەستی خۆش بێ زۆر جوان دووریوێتی دەستخۆشی لێکی باشە؟ تۆ ئەزانی ئەمە ناوی چییە؟ ئەمە چییە؟ ئەوە چییەوە؟ ئەوە ئەو لەبەر کردو ئەوە؟ ناوی نازانی؟ بەرین خۆشەویستان بەرنامەکەمان بە سپۆنسەری کۆمپانیای دولفنسی
دا قدری سلام علیکم عليك السلام سرچاوەکانم بەخێر بێن یاخوا سپاس دەکەین سەلامت بیا خوا بەخێر بێن بۆ گوندەکەمان سەرچاو سپاس دەکەین بابزانم لەگەڵ ڕەمەزانە چوون لەخوا بەزیاوێ سپاس بۆ خوا باشم شکر الحەمدولله دا قدری تۆ پێم بڵێ تۆ لێرە لەم گوندە لەدایک بووی نەوەڵا لە گوندی خوارو بەڵێ دیارەکە شو کردو هاتوویتەیە بەڵێ تۆ پێم بڵێ لەم دەشتی شارە زورە چیت کردو ئیش و کار هەموو ئیشێکم کردووە ئێستا بینەران ئەڵەن خوا هەموو ئیشێک چییە ینی ئێسانە لە لۆکەوە و لە زرعاتەوە و لە خەلۆ خەرمانەوە بیگرە تاکو مەسەلمەن تەڕەکاڵ و ئەوانە ئەگەر بۆ من باس براکەم چی بڵێم یعنی بواکە هەموو ئیشێکم کردووە درەوی مەرەزم کردووە ئەنجا دوایە پەمومان کردووە ئاوی پەموم دێراوەکە ئیتر بە تیرتیر ئەکرێت ئەنجا دوایە توتنمان کردووە بەخوا خۆم گۆل شان بەشانی ئەو پیاوە گۆلم هەڵداوت ئەوە زۆر قورسە تەماتەمان کردووە ئەوەی کە تۆ بێژی ئیش کردومانە شان بەشانی پیا ئیشمان کرد بەخوا درەوی پاخلم کردووە ئێستاژنی ئەمڕۆڵێ من حامیلم ناتوانێت ئیشە بکەم هەتا ئەو ڕۆژە ژۆم ناڵە بووە من بە ڕۆژوو بووم و لەخوا بەزای سپاس بۆ خوا ڕۆژەکەیشم گرتووە و ئەگەر خوا لێمان وەرگرت وەڵی ئیشەڵا وەری گرتووە لێتان خوا گەورە لێتان قوبوڵکە ئینشاءالله بە ئەجری قیامەتیش ئینشاءالله دانات ئەی تۆ پێم بڵێ لەو ئیشانە کامیان زۆر بە زەحمەت بوو زۆر قورس بوو زەحمەتەکەی توتن بوو توتن بەڵێ ڕاست توتن زۆر ناڕەحەت بوو چونکو ئێمە بەیانی هەتا ئەوە تۆ وەرە ئەم هەموو زەحمەتە و مناڵە بەریش ئارە بەخوا هەموو ساڵی خوانەی بڕێت ئەم مناڵانە خوانیان بڕێت وە دوایەکە هاتین هەر لە هەشتاکانە بڕوا بکە ئیتر خوانیان بڕە بە خاتی قورئان خوا لە هەموو کەسێکی نسێنە لە منیشی ئینشاءالله صالح و صالحا بن ئینشاءالله 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 تۆ پێم بڵێ ئێستا کەس لەگەڵا ماوە کەس نەوەڵار هەموو غوربەتان ئێستا بۆ مناڵەکان دروست بووین خۆ لەخوا بەزای مناڵەکانمان چاکن ناڵ نامان چۆڵ بێت هەر ڕۆژەیەکیان تێنەوە ئێستا ئەو کوڕی گەورە مەلۆنی خۆی نێ لێرە لە دەوامە ژنەکەی لە ماڵ و خەریکی نانی شەشتمە دروستەکە ئەمە سێمان عەمەلیاتم کرد ئەو کوڕانەم و ئەو کچانم خزمەت مەکەن خوا گەورە تۆفیقیان بە ئینشاءالله تۆ پێم بڵێ ئەی لە ژیانی ئێستا ڕازی وەڵاهی ڕازین لەخوا بەزای سپاس بۆ خوا بەس هەمووی خەڵک دڵی ناڕەحەتە باشە دا خەدری هەرەڵێن قەدیم عەزێتێکی زۆر زۆر هەبووە خواردن وەکو ئێستا نەبووە ئیسراحەت وەکو ئێستا نەبووە پێداویستی وەکو ئێستا نەبووە بەس دڵخۆشتر بووە هۆکاری چی بوو خۆش بوو وەڵا دڵخۆش بوو تۆ هۆکارەکەی بۆ چی جێڕ هۆکارەکەی بۆ ئەوە ئەچێتەوە خەڵک هەمووی ئاوا داما ئەو کاتە سادە و ساکار و بانژێر نەوتە تۆ دامایت خەڵک هەمووی داما هەستا مەگرێت لە خۆمەوە یە لە تەلەڤیزیۆنەکەیەکەمەوە بەخوا هەمووی ئەوارەیەگرین بۆ خەڵک بڕوا بکە یعنی خەڵکی ئەوەنە داماوە بینم تێگە لە من یعنی ئەوە خەڵکی داما بینم تۆ ئەم هەمگە نەوتە و هەیە تۆ ئەم هەمگە یعنی بڕاوکەی تر نازانم لە وڵاتی ئەمە نازانم خۆ هەدنیا نەوتە باشە تۆ پێم بڵێ بەرەو حەوشەیەکی خۆشتان هەیە بازانم سەلیقی تۆ یایی کا حەسەنە وەڵا ئەمە سەلیقی مناڵەکان بوو خۆشم دایم خزمەتێکم بەخوای سا و عەمەلیاتم بڕوا بکە دانیشم دەگیاقی گاڵەکانم خی گەورە سەلامەتیکە ئینشاءالله خی گەورە شیفات بووە بەخێر بێن خێرش بۆ ئێمە بکەین دوعای بۆ هەموو مسلمانێکەکەم ئینشاءالله قوربانم یا سەرەتا بابزانم لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆزە چۆنیت دارە پێشی بەخاتنتانەکەین یاخوا بەخێر بێن پێ خۆشانی بەهاتنتان خی گەورە سەرکەوتمانکە بەسەر نەفس و شەیتانەکانی نەفسە خی گەورە برایەتی و کەسایەتی و دوسایەتی بخاتە بینی ئەم ملەتە بە ئەم ملەتی کورد و بە خاصیش لایەنە ئیسلامیەکان وەسپاسی خواکەن لەسەر ئەو نیعمەتێکە پێی بەخشین پرسیاری ئەوم لێ کردی گوتم بزانم لەگەڵ ڕەمەزانە بچۆنی ڕەمەزان لەخوا بەزیای باشین الحەمدولله کاک حەسەن بۆ ئێرە بە ئێراڵێن کوڵکنی فەقەی کەرەم خۆی کوڵکین لە ئەسڵی ئەساسا عەشەتە ئەمە شوێنی ئەو عەشەتی کوڵکنی بۆ تێکەڵە بە عەشەتەکانی گەڵباخەکان کاتی خۆی لێرە ژیاون ئەوان کۆچیان کرد بەرەو سنە ئێستا لە مەنتیقەی جادەی سنە بە دێواندەرەوە جادەی سنە بە هەمەدان ئالۆ مەنتیقا جێگیرین 8 تا 9 تا 10 ئەو فەقەی کەرێمە چێ ئەمجا ئیتر منتیقەکە کە جێماوە کاتی خۆی کەیتڕی گەرمیان کوێستان لە ماجافی ئێمە کە هاتۆ تۆرنیشتۆتە جاب لێرە نیشتە جێبوون شارەدورە ئەمە عەشەتی ساوانی ئەمە ئەم مەنتیقەیە لە قورباڵ و خوار ئەم بەرەبەری ئەم جادە و چەبی دەڵمەی گرتووە سەخۆی هەتاوەکو خوارومان گردی قازی و ئەویشمان هەتە پەتۆڵەکەیە
مەدەست لە فەخەکەرەمەکاتی خۆی ئێمە کوڵکنی یەک دێبوو لە دەی ئەو بەرەوە بەرامبەری گردەکە بەڵام لەبەر ئەوەی کە دیەکە زۆر بووە ئیمجا مەجێقەکەی چۆڵ بووە ئەو کاتە زمانی ماڵیاتداری و حیوانداری و ئاژەڵداری زۆر بووە شومنتەکان چۆن جابوونەتەوە جابوونەکەت بە ناخۆشی و ناڕەحەتی و هیچ شتێ نەبووە لە بینە بەس تەنها سەبەبی بە شومنتەکان چۆڵ بوون و بڵاوان کرد لەبەر ئەوەی زیاتر دەکان کەم کرۆستە دەگەورەکە بۆەوەی کە زیاتر بژین و وەڵحاسی ژیانی ماڵەماڵەکان باشتر بڕابڕێەوە جەنابتان کوتە جا مەسەلە ئەوەی تر کە فەخەکەرم ئەو کاتە پیاوێک بووە بۆ کابراوتی پیاوێکی مامەسایەک بۆ پیاوێکی دیاری بووە عشاعریەکەی هەر بە ناوی ناوی دەرکردووە نەکەر ئەم دێمە دێی خواڕشمان کۆکنی حاج محەممەد و مەشهورە حاج محەممەسوور کۆکنی سەرۆتریشمان کۆکنی ئیسماعیل خەسرە و مەشهورە بەو پیاوە ناودارانەی ئەو کاتە کە بەڕاستی جێی خۆیانە حەقیان بدرێتێ دیەکان بەنیان بێت چونکە توانیانە لە جاتی حکومت ئەرکی سەرشای خۆیان بردووەڕێەوە بۆ کاروباری خەڵک بە شێوەیەکی گشتی بە کەواتە ئەوە باشە بەڵام ئێوەتان وەکو هین سایانین وانە سایانی ئایا تیرەیەکە لە جاف جاف 32 تیرەیە ئێمە یەکی نەوتی دوتیرە بابزانین لەگەڵ کوڵکنیەکانی تر هەر کەسوکاری یەکترین و با بڵێن بنەماڵە جێ ئەبوونەوەیە لێرە برایەکی لێ بووە ئامۆزایکی لێ بوو ئامۆزایکی لێیە ئمجا ئیسا لە ڕووی ژنخوازی و ماڵمانە خاڵزە و ئامۆزەدایەک نەوی خۆ لەسەر ئەزانیی ئەو دیانەی کە ئەرزی زراعی ئەوانیان هەیە زۆر جار هەندێک وردە و کێشە و قاڵ و قیلیان هەیە بابزانم ئێوەش لێرە هەتانە وڵی ما نەمانێ هەتاوەکو بنەماڵەکانیش هەر کوڕەکان خۆیان ناو خۆیان ئیسا ئێمە ئاوە بێ سەر لەوانەیە کوڕەکە ئەمە ئەوان بگرێ بۆڵەبڵێک و دڵێشانێکی سوکای بۆی نەک شتێکی وە تا سێ شتێکی وانە بە لەوەیمانە کە خوانە خواستە بگاتە ئەوەی کە چوادر پێمەزانێ ئێستا ئەم کوڵکنی فەقەی کەرەمە چەند ماڵە وڵی ئێمە ئەگەر باسی ماڵ بکەین نزیکی 50 و ژوو ماڵین بەڵام بەکو ئێستا 20 ماڵمان لێرە موجودین هەمووی ئەوانە شارەکانی هەڵەبجە و سیروان و سەیساح و سلێمانی و خورماڵ و ئێوە لە خورماڵ زۆر لێتان نزیکە کاریگەری خورماڵ و سیروان و هەڵەبجە ئەوانە لەسەرتان بۆ ئاوەدانی مەبەسم وەیە گوندەکە مادەم لێو نزیکە ئاوەدانتری کردووە یاخود کاریگەری لەسەر چۆڵبوونی نەمانێت ئەم ڕووداوی کە ها بەسەر کوردستانە لە سەردەمی حکوومەتی پێشوە حکوومەتی باسا کەوا داگرتنی دێهاتەکان و بە ئامێرانکردنی کوردستان بوو بە زۆر بوو بە خاڵێکی گەورە بۆ زۆربوونی شارەکان چونکە ئەوسا هەموو عالەمە دیاتەکانی خۆیان فێر بوو ژیانی خۆی بەڕێوە بە مەڕ و ماڵیات و باخ و باغداری و فەلاعات و هەموو شتێ بەڵامەکوی ئێستا هەمووی ڕایکە شارەکە و لە شارەکەش ئەم مەعاشە بووە بە سەبەبی ئەوەی کەوا خەڵ لە دەبێت دەکەوێتەوە بابزانم تو زۆرە بینم لێرە لە کوڵکنی هۆکاری چی کە توتان زۆر بنیاد ناوە توانم بڵێم تو لەگەڵ کووردا ئامۆزای یەکوت چونکە دارێکی سەرێکی دارێکی خۆگرێ دارێکی بتوانێت دارێکی بەرهەمشیری نەگە خاونەکەی بتوانێت پێونی کالە داری ئیسلامە ئەو تووە ئەوەیان ئەوە سێت و هەستێکیان هەر ئەسڵ ناویان نییە شاتووە کوردەواری بۆ ئەڵەن بۆ سێبەر بی ینی بی سێبەرەکەی فێنکە گڵاکەی پرترە بی گڵاکەی پرترە بەڵێ بەهۆی پڕی گڵاکەی و خۆن نایەتە خوارەوە فێنکە ڕاست کە حەسەن بابزانم تەمەنی کورتە زۆر نامێنێتەوە خەڵپشتی ببەسێ بابزانم جەنابەت فەلاحەت و بەغداریت هەیە یاخود هەر بە تەنیا فەلاحەت وەڵا هەردووکیمان هەیە الحەمدولله تۆ لە کوڵکنی ئێستا الحەمدولله دڵخۆشیت الحەمدولله وتیشمان دەیەکە شکر بێ مەشاکیلەوە تا ئێستا شتێمان نەبووە بچاتە دایار حکوومەت الحەمدولله نەبووە کە ڕۆژە دوو ڕۆژ یەکێکمان لەسەری کێشەیەکی ناوخۆی خۆمان گیریا بێ خوانە خواسە مەگە خوانەخوا دەعم و کارساجی سیارەوان جای لە مەسەلەکانە پێم بڵێ ئاژەڵداریتان نییە ئێوە وڵا ئاژەڵداریمان بەرەوەڵا هەرێ هەر ڕەشەڵاحمانە ئەو ماڵانەی کە بە تەمەن وەکو ئێمە چەند ماڵێکمان ناگەنجەکان نایکردنەوە کا حەسەن من بینیم ئەمووی تەلبەندە دەور هەر لە دیەکە بترازێ تەلبەند و خەلەیە و زیانیە ئەی باشە ئەی ماڵات چۆن بەخێوە ماڵات دووەسان هەر بەسیاسەوەی بانی ئەیوێن لە شوێن تابەت ئایبەسین و ئۆسای ساینەکانێمە لە بەرامبەرتانی ئایسا کوڕەکاوردنی بوو
تۆ ناو چییە؟ ناو چییە؟ دەی دەی قسەم بۆ بکە دەی کاک بێدار چۆنی تۆ قسەمان بۆ بکە بازام ئەو بۆ نەخۆشی کامتانە چێتان بۆنی خۆشتان لە خۆتان ناوە تۆ ناو چی بوو؟ بێدار بێدار؟ ئافەری تۆ ناوت بێدارە ئەی براکە ناوی چییە؟ بینەر بینەر و بێدار ئەوە قاتەکانتان وەکو یەک وایە جلەکانتان وەکو یەکە ها باشە ئێوە نەچوونە مەکتەب ها نەچوون ئێوە بران باشە تۆ براکە خۆشەوێ خۆش دەوێ خۆش دەوێ ئەی تۆ براکە خۆشەوێ باشە ئەی جلەکانتان ناگۆڕێ لەگەڵێکە ناگۆڕێ باشە تۆ براکە ناوی چییە؟ مخاریکە لێم تێکە چێ نازانم ئەو بێدارە ئەم ناوی چییە؟ بینار ئافرین ئافرین ئەی قژشتان وەکو یەک چا کردووە؟ کاکێرشتان سەلام عەلەیکوم سەلام کاک پەیوەندیاریا خۆ بەخێر بێ ئاردی مشارەکەت یا تۆزی مشارەکەت ئێمەشی گرتەوە تامایکەکەی منیش تۆزداوی بووە خەریکی چیت؟ وەڵا حەزم وت تۆزێ تەبڵک بۆیەوە دروستکە ئەمە ئەم دارە داری چییە؟ ئەوە قەڵەم تۆزە قەڵەم تۆز ینی قەڵەم تۆز ئەوەندە ئەسوورە بێ زۆر لەوەش گەورەتر تۆ ئەم دارانە ئێستا بینم لە ماڵەوە چەند بنەدارێکت هەیە ئەم دارانە زیاتر بۆچی بەکاردێت؟ سۆبایدار سۆبایدار یعنی ئەمە بە مشارەی بڕیتەوە وەکو تەختە دوایەکەی زۆپای دارەوە بەڵێ ئەوە لەبەر خاتریەوە لێ کردوێنە هەرگنگینیەکەم و بردیەکەی مە سۆبایدار کاکێرش تۆ لەم دەیە مەشغوڵی چیت؟ وەڵا تۆزێ باخ هێنارمانی خەریکیەوەی باخ ئەی فەلاحەتی ناکەی؟ وەڵای بەش خۆمان تەماتەوە خەیارم شتانەیەکەی گەنج زۆر حەزی لە فەلاحەت نییە وانە؟ وڵای ناچاری باشە ینی لە ناچاری ئەیکەن؟ ئیتر مەجبوری بیکەی لە لادیای باشە تۆ ئەرزی باوەڵێن فەلاحەتی هەیە؟ بەڵێ بەڵێ چەند دۆنمت هەیە؟ وەڵای تقریبا 4 بۆ 5 دۆنمە 4-5 دۆنم ئەو 4-5 دۆنمە هەموو یەکەی بە یەک شت وەڵای نیوەی هەنار و نیوەی هەر وەردەماوەتەوە کیمە تەڕەکاڵ لە تەڕەکاڵە زۆر حەزت لە چییە؟ خەیاری کوردی خەیاری کوردی ئێمە لە شارە هەر پێمانەڵەن خەیاری شارە زورە ئەو نازم باش بەتابەتی خەیاری کوڵکنی بەناوبانگە ینی ئێمە ئەو هەموو خەیارەمان لە سلمانی دەزەکەوێت بەشی ئەو هەموو خەڵکە ئیشارە زور هاوای خەیاری کوڵکنی تۆ ئاسوودەی کە لێرەی کاکە هێرش زۆر زۆر بەس ئەو دانیشتوی بە دیار ئەو دوو دۆنم ئەرزەوە ئەو 4 دۆنم ئەرزەوە ببوورە وەڵی تقریبا داوامیکیش لەگەڵاکەی ینی ئەگەنا چکە بەوە ڕەنگە ئینسان نەتوانێت بژێت زەحمەتە بێ گە داوامێکی لەگەڵانەکەی تۆ ماڵەکەت زۆر نزیکی جادەکەیە نازانم ینی لەوێ دوکانێک شتێک هیچ شتێکی ئەوتۆن نییە نەبەخوا بازار گوێنێ لێرە ناڵە ئیسفادی کەوتوێ نابێ خوا مۆفەقت کە خۆ سپاس خۆشحاڵی رای گەورەی دەست خۆش بێ زۆر مەمنون الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. لە ڕێگابووی بچی بۆ نوێژی تراویح وانە بەڵێ حتمما ڕۆژانە مەشغەڵەتت هەیە بەڵێ باشە گەنجێکی وەکو تۆ بێ لە ئاوایەکی وەکو کۆڵکنیا چی بکە وڵی گەنجەکانی دی ئێمە یان پێشمەرگەن یان مامۆسان یان پۆلیس تر مامۆسای جامی ئەشمان هەیە یا ئەوەیە لەگەڵەوەشە خەریکی زەراعات و کشتتوکاڵ و کرێکاری و باغدارین تۆ فەلاحەتەکەی بەڵێ ئەرزی تایبەت بە خۆت هەیە نا هەر لە ئەرزی باوکما خەریکم یا ئەوەیە ئەرز بە ئیجارەگرین لە ئەرزی ئیجارانی خەڵکی ترە زەراعەتەکەین باشە زەرعات چیەکەی وڵی بامی ئەەکەین کولەکە ئەەکەین خەیارەکەین تەماتە ئەەکەین ئیتر لەو منتیقی ئەمە ئەم شتانە زیاتر لە وەرزی بەهارە ئەو شتانە ئەکرێت تاکیکرام گەنجەکانی کوڵکنی لەگەڵ ڕۆژوو لەگەڵ تاعات و عیبادەت تا چۆنە باشن الحەمدولله ینی الحەمدولله لەگەڵ ڕەمەزانە بینیان باش لەخوا بە زیاوی هەر ئەم ناوچی ئێمە منتیقی ئێمە بە تایبەتی ئەم دی ئێمە لەخوا بە زیاوی هەر باش بووین لە چاو ئەوەی کە گەنجی کەمە بەس هەر باشیش بوو کاک ئیکرام ئێستا شێوێکی وەکو ئەم شەو ینی شەوگارێکی دوور و درێژ بەچیە بەنە سەر هاتوچۆ یەکتریەکان شوێنێکتان هەیە بە تایبەتی وەزان ئەو سەرجادەیە چەند مارکێت و هینێکتان هەیە چۆن شەوەکە بەنە سەر ئیسا ئێمە ساحەیەکمان هەیە لە ئەو دیوی نە هەر ساحەیەکی خۆڵە سیاژمان کردووە بە تەلبەن ئیتر بە ڕۆژا پێش ڕەمەزان گەنجانی هەرسێ دیەکە هەرسێ کوڵکنیەکە بڵێن ئێمە هەر کوڵکنی پێڵێن تێن لەناو ساحەکە کۆ بنە و یاری ئەەکەن و خۆیان مەژغوڵەکەن ئیساش بە بۆنی بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بە شەوان زیاتر دێن لەوێ کۆ بنە و یاریەکەن و کاتەکانیان بەنەسەر کام کوڵکردیان یاریزانی زۆر باشی هەیە وڵی تر بەپێی کات و ساتە گۆڕێ ئایتر بە بنمون جاری وا هەیە ئەم دی ئێمە بەپی کەمی دینەکەمان یاریزانمان کەمە بەڵام یاریزانی باشفانەیە تۆ لەگەڵ هاتنی ڕەمەزانە ئیشوکاری فەلاحەتەکەی وڵی ئیسا حالیان کاتی ئاوی گەنمە ئاوی باخ بە بۆنەی ئەوەی کە بارە کەم بارانی وەم شتانەوە زیاتر ئاوی گەنم ئەدرێ لە منتیقی ئێمە مەشغوڵی ئەوەین ئینە تۆویش ئەەکەین تۆی بامێ و خەیار وتر ئەوی ساکاتێتی ئەگەر ئیشکەن چۆن ئیشەکەن بەسمەوەیە بە خۆبیانی تا ئێوارە ناتوانانی ئیشکەی نا هەر زیاتر دوای نیوەڕوان دەوری عەسر ئەو کاتەتی بۆ ئیش تاوەکو ئێوارە تر لەو منتیقا ئیشەکەین چونکە بەیانیان ناڕەحەتە گەرمە جەوەکەی تۆ دێ کە خۆرکەوتو دەگەرمە
سوپاس دەکەین کاکرم زۆر سپاس مەمنونین سوپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی کوڵکونی فەقێکەرم ماڵاوایتان لەکەین تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە بەردەوام پشتیوانی بەرنامەکەمانەکە و بە درێژایی ڕەمەزان سپۆنسەری بەرنامەکەمانە بێ خواتان لەگەڵ